بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بنیاتگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەمڕۆمان تایبەت کردووە بە قسەکردن لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت بە هەرێمی کوردستان و تایبەت بە عێراق واروها لەسەر ئاستی وڵاتانی هەرێمی مەبەستمانە قسە و گفتوگۆ لەسەر کۆمەڵێک تەوەری گرنگ بە نسبەت تاکی کورد و بە نسبەت پارتە سیاسیەکانی کوردستانەوە بکەین. ئەم شەو بەرنامەکەم لەگەڵ جەنابی مامۆستا ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەتوانە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین لەوانە ئاستی پەیوەندی نێوان پارتە سیاسیەکانی کوردستان ئایا پارتە سیاسیەکانی کوردستان توانیویانە لەم قۆناغەدا کە هەرێمی کوردستان بە دژواریەکی زۆردا تێپەڕێت گەورە بیر بکەنەوە و مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە لەسەر ئاستی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە تەنازولات کە بەردەوامە بە بەردەوامی لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆنەوە لە ڕاگەیاندرا و بەیاننامەکانی خۆیانە ئەمان هەر دەستبەرداری هەندێک شت ئەبن و حکوومەتی عێراقی شەر ئەکشێتەوە تەنانەت لە نوێترین پێشاتەوەتانێ بە پێی زانیاریەکانی من هەندێک حزبی کوردی لە کەرکووک ڕازی بوون کە مامۆستا ڕێبوار تاڵەبانیش لە پۆستەکەی لا بدرێت و کەسێکی تورکمان بخرێتە جێگەکەی کە ئەمە شەر لە زمنی تەنازولاتەکان حسابی بۆ ئەکرێ. کورد دەبێت لە ئێستادا چۆن مامەڵە بکاتەوە بەستیشمە لەگەڵ مامۆستا ئەبوبەکر کاروانی کە ئەگەر هەڵە بم تازە لە گەشتێک لە تورکیا گەڕاوەتەوە بەشداری لە کۆنفرانسێک کردووە بە ناوی مەسەلەی کورد و ڕەنگدانەوەی بەسەر وڵاتەکانی هەرێمیەوە مەبەستمە بزانم کورد لەکوێی یاری و گەمە سیاسیەکانی وڵاتانی دراوسێەوە تا چەند دەتوانیوێتی بەڕێکوپێکی ئیدارەی ئەم یاریە بدات یاخود خۆی سەرقاڵ کردو بە کۆمەڵێک شتی بچووکتریشەوە مەبەستیشمە هێندەی مامۆستا زانیاری هەبێت کە جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بادین سەردانێکی تورکیای کردووە و خۆی ئاماژەی بەوەدا بوو کە زۆر بە ڕاشکاوانە قسەمان لەگەڵ بەرپرسانی تورکیا کردووە مەبەستمە بزانم ئایا ئەم سەردانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئامانجی نێوەندگیری بۆ لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی تورکیادا یان بە چه ئامانجێک بۆ من زیاتر ناڵێ مامۆستا ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەتوان سڵاوتان لێبێت ئەمەوێت ڕێک بەو پرسیارە دەست پێ بکەم ناتەبایی نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەبوونی یەکڕیزی پەرتەوازەی نێوماڵی کوردی هەموو ئەمانە لە ئاست گەورەی یاریەکانی چواردەورمانایە بەناوی خۆی بەخشندەی هەرێمان بێگومان بە بڕای من هیچ پێویستی بە نووسەر و سیاسەتوانێک نییە و سیاسەتمەدارێ نیە وەڵامی و پرسیارە دەباتەوە بە بیرمەندێکی سیاسیش نییە بەڵکو وەرتاکێکی ئاسایی ئەو شەقامە بگری بەنەخێر وەڵامەداتەوە کە پارتە سیاسیەکان لە پەیوەندیەکانیانە لە جۆری داڕشتنی سیاسەتیانە و لەو استراتیژەی کەیشی پێەکەن لە ئاست ئەرکەکانی قۆناغەکەیانی بەداخەوە ئێمە تەنها کێشەی ناوماڵی لێ یعنی ناتەبایی نێوان پارتە سیاسیەکانیشمان نییە ئێستا ئەم ناتەبایە قوڵبەتەوە بۆ ناو خودی پارتە سیاسیەکان کێشەیەکی ئیزافیشی بۆ سەر بووە واتە لە ناو زۆربەی پارتە سیاسیەکانی شەکێشەمانەیە کە ئەمە ژوای لەیەکە تەبایی نێوان پارتە سیاسیەکان قورستر بکە و ڕاندی خراپتری بخاتە سەر بۆیە بە بڕای من نەخێر یعنی سیستمی حیزبەتی لە کوردستانە بارە بەسەر خەڵکی کوردستانەوە هەندێک حیزب بارترن بەسەر خەڵکی کوردستانەوە واگەر بێت و حیزبەتی و سیستمی حیزبەتی بەم جۆری ئێمە بمێنێتەوە ئەگەر دەستکاریەکی ڕێشەیی نەکردوی سڵاحیتیان نەکرێ یعنی باجی زۆر بەخرا بەشکێتەوە لەسەر داهاتی کوردستان مامۆستاوەیەکێکە لەو تەوەرانەی ڕێک من لێرە نووسیم و مۆدیلی حیزبایەتی و هۆشیاری حیزبەکان و تەنانەت ڕۆحیەتی ئۆپۆزیسیۆن بوون و کۆمەڵە شتی دیکەشکە لە بەرنامەکە ئەچینە سەری بەر لەوەی بچینە سەر ئەو تەوەرانە ئەم ناتەبایی هەیە گەر بەم شێوەی ئێستا بەردەوام بێت چ نەهامەتیەکی ترمان بەسەرهێنێت چاوەڕێی چی دیکە بکەین بێگومان ڕوونە ئەوەی کە ئێمە هەمانە ئێستا بەشێ لەوەی پێویست بوو بکەین نەمان کرد ئێمە ئەگەر یارمەتیم بی ئەو ناتەبایی وای کرد 50% خاکی کوردستانمان لە دەستدا یعنی ئێمە بڕیار بوو مافی چارەی خۆنووسینی خۆمان دیاریکەین و دەوڵەت دابمەزرێنین نەمانتوانی لە خوار ئەوەوە ئەمانتوانی کە سەرکردنی بەرەنجامەکانی ڕفراندۆم بەرامبەر گفتوگۆیەکی سەربەرزانە لەگەڵ بەغا بکەین ئەوە ڕەقەشمان لە دەست سوتا بەهۆی ناتەبایی ناخۆییەوە و ئێمە ئەمانتوانی ئیدارەیەکی هاوباش بۆ ناوچە جێنا کۆکەکان لە نێوان ئێمە و بەغایە دروستکەین بۆی کە زەرەرێکی استراتیژی نەکەین وەک تێکشکاو لەو ناوچانە بگەڕێنەوە لەبەرەوە ئەبێ بترسین لە ڕۆژێ بەغا داوای جێبەجێکردنی مادەی سەوت چیل بکە و ئێمە بڵێین نامانەوێ لەبەرەوەی لە سای و هەلومەرج و دۆخێکایکە لە پێشەوە چارەنووسی ڕفراندۆمەکە دیاریکراوێ ئێمە ئێستا لە دۆخێکین
کە خەڵک چاوەڕێی زیاتریشمان لەیەکە بێن ومان داڕوخانی ئەم دۆخە چۆن چاوەڕێکی لەیەکەی خراپترین دۆخ و چاوەڕوانکراو لەم دۆخە لە یەکترازانی بە تەواوەتی کوردستان و دوو ئیدارەیە یا دوو هەرێمیە یاخوا نەخواستە جارێک بەکارهێنانی چەکە دیژان شەڕی براکان جارێکتر لەم ناوچەیەیە یاخوب مانەوەی هەرێمی کوردستان بەس زیاتر لاوازکردنی و لەسەرنەوەی سەلاحەتەکانی و قوڵکردنەوەی کێشەکانی و بەرتەسەکردنەوەی بژاردەکان و ئۆپشنەکانی بەردەمی هەموو ئەمانە مەترسین ئەمە جگە لەوەی بێ ئامانجبوون و بێ ئاسۆبوونی خەڵک بێ متمانەی خەڵک پێش هەموو شتێ بەخۆی بە ئایندەی خۆی بە نەتەوەکەی بە نخبەی سیاسی بە هێزە سیاسیەکان بەوەی کە بتوانێت بەرگە بگرێت بتوانێت خەونی هەبێ بتوانێت داهێنان بکە بتوانێت کێشەکانی تێپەڕێنێ هەموو ئەمانە خوا نەخواستە لە بەردەمانن ئەمانە کێشەی گرنگن کابێ پارتە سیاسیەکان نەیەڵێن دابەزین بۆ ئەم دۆخە بۆیە بەشێک لە ئیشی پارتە سیاسیەکان ئەوە نییە چی بەدەست دەهێنن بەشێکی ئەوەیە کە نەهێڵن دۆخەکە لە ئاستێکا بڕاتە خوارەوە ئەنجا لەوە بەدوان نەخشەڕێگایەکی هاوبەشیانە بێ بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ داهاتوو کە تا ئێستا نیانە و چاوەڕێژ ناکرێت لەم نزیکایە هەیان بێ ینی قسەیەک لەسەرەوە هەیە 16 ئۆکتۆبەر کۆینەکردنەوە لەسەر مێزێک چیتر هەیە کۆیان بکاتەوە ینی کارەسات و ینی ڕووداوی لەوە گەورەتر هەیە کە ڕووبدات کە پارتە سیاسەکان کۆ بکاتەوە مەوەسا من وردە مەبەستمە قسە لەسەر ئەو کۆنفرانسە بکەین کە دڵنیان بەنسبەت بینەرەوە گرنگە ئەم کۆنفرانسە جەنابتان حزورتان هەبوو لە کۆنفرانسەکە لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەش ئاماژەت بەوەدا لە پەراوێزەکەشە قسەتان کردووە لەگەڵ لایەن و خەڵکی دیکە مەسەلەی کورد و ڕنگدانەوەکانی بەسەر وڵاتانی هەرێمیدا بە دیاریکراوی تورکیا چۆن ئەڕوانێتە مەسەلەی کورد و دنیابینی تورکیا چییە بۆ ئەم خۆناغی ئێستا کە هەرێمی کوردستان تێکەوتووە کۆنفرانسەکە بێگومان بەناڕاستەوخۆ تورکیا پشتیوانی لێ کرد بەڕاستەوخۆ گروپێک سەرپەرشتێ کرد بە ناوی گروپی بیرکردنەوەی استراتیژی کە چەندین سنتەری لێکۆڵینەوە استراتیژ و کەسایەتی سیاسی لە سەراستی تورکیا و وڵاتانی عەرەبی و ئەوروپا ئۆمانەتیا ئیشەکەن بە یارمەتی کۆلیژی ئابووری زانکۆی مەرمەڕە هەروەها بە یارمەتی سنتەری لێکۆڵینەوەی توێژینەوە ئێرانیەکان لە ئەستانبول ئەمانە بووە بەژدادبوونی چەند ڕاوێژکاری حکوومەتی تورکیا 12 وەرەقەی تیا پێشکەشکرا 3 وەرەقەیانی کورد بوون کە دکتۆر موسەنە ئەمین و دکتۆر عوسماعەلی و براتان بوو و دکتۆر محەممەد بازیانی ژوەک بەشداری دانیشتەکە بوو لە پەراویزی دانیشتەکەشە ئەم چوارەمان لەگەڵ یەکێ لە نزیکەکانی سنتەری بڕیار کە بەشداری نەکە بوو دانیشتین و گفتوگۆیەکی چڕوپڕمان لەگەڵ کرد ویسمان وێنە بزانین بەش بە حاڵی خۆم من پرسیارەکانم بەو ئەندازەیە بوو کۆمەڵەشت تێبگەم یەکەمیان هەندەسەی بیرکردنەوەیان دەربارەی ئێمە چییە واتە ئەو چوارچێوە چەمک و مەفاهیمە چێکە لە چوارچێوەیە بیرەکەنەوە دووەمیان پێوەریان چییە بۆ هەڵسەنگاندن و حکومدان و داوەریکردن سێمیان مەترسیەکانیان چییە مەترسەکانیان چییە لە داهاتوو بۆ ئێمە و تێگەیشتنیە بۆ بەرژەوەندەکانیان و جۆری ئیدارەکردنی پەیوەندەکانیان لەگەڵ ئێمە چییە بۆیە ئەتوانم بەڵام تا ڕادێ ناڵێمی خوێندنەوەیەک مرۆڤ ئەتوانێت بۆی بکاتەوە لە بەرەنجامی ئەو 12 وەرەقەی پێشکەشکرا کە دیارە عەرەبەکان پێشکەش هەموو ڕنگدانەوەی بابەتی یعنی باری سەرنجی سیاسی نەبوون بەڵام ئەخوازرا خزمەت بکە بە بڕیاربەدەستی تورکی و غەیری تورکی بۆی چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن لە ڕووی زانستیەوە کە بەداخەو ئەوەی ئێمە نیمانە لەینەکە من خۆم دوای لەگەڵ هەندێک لە کۆمەڵگای مەدەنیشە دانیشتم کۆمەلگای مەدەنیش لەوێ یعنی تەواوکەری ئیشی حکوومەتە بە پێچەوانەی لای خۆمانەوە لە ڕووی سیاسی و ئەمنیشەوە تەواوکەری ئیشی حکوومەتە مناقەشەیەکی سەعات و نیوم لەگەڵ هەندێک لە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لە وڵاتەیە کرد بە شێوەیەکی گشتی ئەوان تورکەکان پیان وایە ئەوەی من تیان گەیشتم ئەمە خوێندنەوەی من و تێگەیشتنی منە ئەکرێ خوێندنەوەی ترمان هەبێ ئەکرێ زانیاری پێچەوانەی هەبێ ئەوەندەی من لەو بەدواچوون و گوێگرتن و پرسیارکردنانەیە دەرەنجام پێگەیشتم تورکەکان لە خەیاڵی خۆیانە گرەوێکی زۆریان لەسەر هەرێمی کوردستان و کوردستانی باشوور کردووە یعنی دیدێکی زۆر استراتیژیان هەبووە بۆ دروستکردنی هاوسەنگی و ڕێخستنی ململانەی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ململانی هەرێمایەتیەکانە بە جۆرێ ئامادە بوون هەندێک شت بکەن لە ڕابردووە بۆ کوردستان کە کوردستان ڕەتی کردوتەوە شتی استراتیژی بوون و کێشەی قوڵی لەگەڵ عێراقا بۆ دروستەکردن ئەگەر ئەو شتانەیان بۆ بکردووە واتە گرێویان کردووە بۆ دوار ڕۆژی خۆیان و بۆ دوار ڕۆژی ململانی هەرێمەکە لەسەر هەرێمی کوردستان لە پڕ ئەم هەرێمی کوردستانە وێنایەک لە خۆی نیشانەدا کە پێچەوانەی ئەو وێنایی ئەوانە لەمانیان گرتووە ئەوان خۆیان بە هاوپەیمانی ئەمان زانی و بە هەرێمی کوردستان زانیوە ئەمە وێنەی ئەوانە پیان وایە لە ڕۆژی تنگانەی یارمەتیان داوە خەرجیان لەسەر کردووە
یعنی وزیان پێ کردووە گرەویان لەسەر کردووە بەڵام لە پڕ ئەمە خیانەتەکەن لە تورکیا یعنی ئەم هەرێمە خیانەتەکان لە تورکیا ریفراندەمی 25 ئەیلول وەکو خیانەت وەک خیانەت لە تورکیا ئازانن وەک خیانەت لە تورکیا لەبەرچی کاڵێن ئێمە کاتێک گرەومان لەسەرەوە کرد کاتێک خەرجیمان لەسەرەوە کرد کاتێک بەدەمتانەوە هاتین کاتێک فشارتان خرایە سەر ڕێگای نەوتمان بۆکردنەوە ڕێگای ئەومان بۆکردنەوە ئەمە هەمووی بەرژەوەندی نەبوو بە دیدی ئەوانت بۆ نەقڵەکەم کەواتە مەبەستەوەی بڵێ وەکو هاوبەش سەیری کوردیان بەڵێ تا ڕادەیەک یعنی ئەمە هەمووی بەرژەوەندی مادی نەبوو کە ئێوە بۆتان باسەکردن وەڵا ئەوەنە ملیۆن دینارتان دێتە عێراقەوە ئەوەندە هین تا ئەوەندە بازرگانی تێ ڕاستە ئەمەی تیا بوو بەڵام هەندێکی تری هەبوو پەیوەندی بە جۆری بیرکردنەوەی ئێمەوە هەبوو پەیوەندی بە پاشخانی فکری ئێمەوە هەبوو پەیوەندی بە تێگەیشتنی ئێمەوە هەبوو بۆ ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسلەی سنوور و دوا ڕۆژ ژێم نەتەوانە بەڵام ئێمە بە قسەی ئەوان تێ نەگەیشتوین بۆیە ئەم قیادەیە کە ئەوان خۆیان بە هەوپەیمانی زانیوە کاتی هیچ هەمەهەنگیە ناکە لە پێشەوە ئەمان ئاگادار ناکاتەوە تێگەیشتنێک بۆ ئەمان دروست ناکە دەربارەی ئەو هەنگەوە ئەینێن ئەمان پیان وایە کە خیانە لەوان کرا و ئەمە پیلانێکە دژ بە تورکیا بۆیە ئەگەر پیلان نەبێت دوش بە تورکیا ئەگەر هەماهەنگ بێ لەگەڵ بەرژەوەندەکانی تورکیا بۆچی تورکەکان ئاگادار نین بۆ لە پێشەوە قسەیان لەگەڵ ناکرێت بۆ وجهە نەزەری ئەوان و بۆ بەرژەوەندەکانیان مەترسیەکانیان پرسیارەکانت جواب نادرێتەوە بۆ تەنسیقیان لەگەڵ ناکرێت بە جۆرێ وا قسەیان نەکرێت ئەگەر بێت توم شتانە نەبوویایە قورس نەبوو ئێمە تەفاهمی هەنگاوەکە بکەین باشە قورس مامەڵە لەگەڵ ئەم واقعات چۆنەکەن کە شتەکە کراوە و ڕوویداوە و کۆتایی هاتووە بە بڕای من هەندێک گۆڕان لە بیرکردنەوەیانە دروست بە بۆ ئێمە باش نییە هەندێکیشی ئەوەندە قوڵ نییە کێشەکان کە خەڵک سەیرێکە ئەوەندە ئێمە تا ڕادەیەک کاتێک گرەویان لەسەر ئێمە کردووە بۆ ململانەیەکی هەرێمایەتی کە ئێمە وا مامەڵەمان کردووە ئەوانەڵێن ئیتر پێویست ناکە ئێمە خۆمان لەگەڵ هەرێمەکان وڵاتە هەرێمیەکانە خۆمان ڕاستە خۆ مامەڵاک و هەندێک لە بیریانە کردەوە هەموو گرژێک لە نێوان تورکیا و بەغایە جارێکی تر مەسەلەی ڕفراندۆم سەر هەڵەداتەوە لەبەرەوە ئەو گەلە کۆمەکەی کە لە نێوان تورکیا و ئێران و بەغایە دروست بوو ئەمان لە هەندێک توێژینەوەکانە ناونە کردەی استراتیژی لە بەرامبەر جوڵەی ڕفراندۆمی هەرێمی کوردستانە کە جوڵەی استراتیژی لە هێندە بە مەترسی سەیری ڕفراندۆمیان لەبەر کاتێک ئەمە مافێکە لە دنیای دیموکراسی و تورکیاش خۆی بە وڵاتێکی دیموکراتە زانێت ئەمریکا وا مامەڵی دەکردن جاچی جا وڵاتانی هەرێمەکەی ئێمە خۆمان نەخڵەتێنین مەم قسانە یعنی ڕاستە بۆ پاساو دانیشتەکە ئەم جۆرەشتانە لەبەر ئەوەی بە کورتی لەبەرەوەی کە ئەوان ئاگیان لێنە بۆ سەرەتا یا بڵین بە تێگەیشتن لەگەڵ ئەوانە نەکراوە بە پیلانجێڕی کۆمەڵی وڵاتیان هین کردووە بۆ تێکدانی دۆخی تورکیا لەبەرەوە داناوە بە مەترسێکی وجودی لەسەر خۆیان مادام بەبێ ئەوان کراوە گەرچی ئاماژەیان ئەگەر واژ بوو بێ ینی چ وڵاتێک ئاماژەیان بەوەدا کە چ وڵاتێک لەم پیلانگیێڕیە بە قەولی ئەوان بەشدار بووە ئەوان بێگومان ئەوەی من بۆ چوونێوانە من کرد بێ ئیسرائیلەکان ئیمارەتیەکان سعودیەکان ئەمریکەکان ئەمانە هەموو بەڵام واقع نەی سلمان کە کەس لەمانە لەگەڵ کورد نەبوون ئێستا وتیان واقع سلماندی بەشێکیان وتیان واقع سلماندی کەوا دەردوو تەبیعی ئێمە قسەمان کرد وتمان ئەگەر ئەمریکامان لەگەڵ بووە ئێستا دەوڵەتەکەمان هەبوو بێگومان باسی ئیسرائیل ئەوە هەرواز بێنە لەوێ بڵاو کراوەتەوە 200,000 کادری ئیسرائیلی هاتووە بۆ هەرێمی کوردستان لەسەر مێزی موسادی ئیسرائیلی هەرێمی کوردستانی کراوە یعنی براد مداخلەیەکم کرد سێشتم دەربارەی ئیسرائیل وت کە دیارە خۆشمان گەمژەی زۆرمانەیە لەگەڵ مەلەفی ئیسرائیلی ئێستا جێ و قسانە نییە کە لەوێشە بە گەمژەی لە کاتی ڕفراندۆمەکەی مامەڵەمان لەگەڵ کرد و مخابراتی هەندێک وڵات استقلالی دۆخەکەی کردش باجەکەشماندا من لە باسی ئیسرائیل وتم من سێ تێبینیم لە مەسەلەی ئیسرائیلە بۆ ئێوە هەیە جەنابتان کە هەندێکتان ئەیبروژێنن یەکەمیان ئەگەر ئیسرائیل ڕاستی بکردایە لەگەڵ ئێمە لێدوانی نادا بەکردەوە یارمەتیەدەین دووەمان ئەگەر ئیسرائیل بازرگانیەکە بە کێشەکە ئێمە هیچ لە حقیقەتی عادلانەبوونی کێشەکەی ئێمە ناگۆڕێ سێمیان وتم هیچتان نەوەک دەوڵەت دۆنێتەوە مەجال و مافی مزادەکردتان بەسەر کوردەوەنی چکم یا سەفارەتان هەیە لە تەلئەبیب یا پەیوەندی ژێربەژێرەتان لەگەڵ ئیسرائیلێ بەڵام ئەمە ناخوە یعنی ئەمە لەبەردەم لێشاوێک لە دیعایە و لە فەرتەنەوە ئەمانە ناخۆ ئێستا ئەوان پیان وایە کە ئەبێ هەرێمی کوردستان دان بەیا بنی هەڵی کردووە جۆرە لە زیاتر بڵێ ڕفراندۆم هەڵوەشانەوە جۆرە لە اعتیزار بکە و بناغەیەکی نوێی پەیوەندیەکان دابڕێژرێ
يعني جۆرە ئەوە ڕووخا ئەو وێنایە ڕووخا ئێستا جارێکترم پەیوەندیان بێگومانم پەیوەندیانە زۆر سەتحی بوون کاک گیادگار ئەم پەیوەندیانە چەند گەورە کراون ئەوەندە بناغیان بۆشە ئەوەندە بناغیان بۆشە زمانی سیاسیمان کەسی هەڵبژاردیمان زۆر شتمان یەکێ لەو کەسانی لە داهاتووە من وەکو تەیار و شەخص و حیزب و ئەمانە ناڵم من نیشتمانیانە بیرەکەمەوە ئەبێ گرێ و لەسەر ئیسلامی نیشتیمانی بکەی بۆ ڕێخستنی پەیوەندیم هەرێماتیە چکم لە ناو یەک دەریا لە ئیسلامی هاژین بەتایبەتی لە مەسەلەی تورکیا بابینە سەر ئەم پرسی ئیسلام و ئیسلامی بوونە و یاریکردن لەسەر ئەم نەخشەیە کە جەنابەت بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەت پێدا جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕۆژانی ڕابردوو سەردانی تورکای کردووە بە سەردانێکی فەرمی بەپێی زانیاریەکان هیوادارم جەنابتان بۆمان پشتڕاست بکەنەوە چاوی بە شخصی بڵین ڕەجەب تەیب ئەردۆغان کەوتووە و باس لە دۆخی کورد و پرسی کورد و مەسلەی ڕفراندۆم و زۆر شت کراوە بەپێی زانیاریەکانی جەنابتان ئەم سەردانە بۆچی بووە و بە ئامانجی چی بوو و کێ بینراوە لەو سەردانە من ئەندامی وەفدەکەیەوە نەبووم یعنی من لە ڕوو حیزبیەوە تەنها بەس من مامۆستا سەلاحەدین و وەفدەکەم بینی لە تورکیا و پێکیشەوە هاتینەوە یعنی لەو سەرەوە یەکەم ڕەجەب تەیب ئەردۆغانی نەبینیوە بەڵام لە خوار ئەوەوە لە حیزب حکوومەت خەڵکیان بینی بوو ڕوونەکە تۆ باسی چیەکەی سەرۆکوەزیران بینراوە سەرۆکوەزیرانیش نازانم من ناپێم وا بوو سەرۆکوەزیرانیش نەبینراوە پێم ڕوونە باسی چیەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستانێکی لەو هێزانە بۆ بەشدار بووە لە مەسەلەی ڕفراندۆمە و هەرێمی کوردستانیش تۆر قسەیە بکەی وەکو حیزبێ باسی هەرێمی کوردستانە خۆ تۆ چی لەو نێوە ڕاستەیە ڕاستە خۆتەی وەکو حیزبێک باجدە بۆچی واتان کرد گلەیەکانتان چییە پێمان نەوتن بۆچی بە قسەتان نەکردین ئێستا لە کوێیین وێنەکان چۆنن ئەکرێت چی بکەین یعنی چۆنا دۆخەکە ئاسایی بێتەوە چۆنا پەیوەندیانە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دروست بێتەوە چۆنا یعنی ئەسیری ڕابردووی ئەو مەسەلەیە نەبین جا من یەکە لەو شتانەی کاڵە وتم ئەم پەیوەندیانە کورد زۆر سەتحی مامەڵی لەگەڵاکە یعنی یەکێ لەو شتانەی سوسیۆلۆجیای کەسایەتی سیاسی نەخوێنێتەوە یعنی منم جارە هەندێشتم بۆ دەرکەوت لە مەسەل شەخصی استراتیژی بڕیاردەر لە تورکیا تۆ نایناسی چۆن بیرەکاتەوە چۆن خۆشەوێت چۆن ڕقی لێبێت کەی بڕیارەدا هەستی چەنە عاتیفەی چۆنە عەقڵی چۆنە و ئەمانە چ بەشدارێکەکەن لە دروستکردنی بڕیاری سیاسی کە لە وڵاتان بۆ ئەم شتانە دام و حزبی بەعز کاتی خۆی محابەراتی بەعز یەک بە یەک شخصیەت و سەرکردە کوردەکانی هین کردووە حەزی لەو ناخواردنەیە لە جنس ئاوایە لە ماڵ ئاوایە لە پاڵ ئاوایە عەقڵی ئاوایە عاتیفە ئاوایە بەمە ئەگیرێ بەواکرێتە داوە بەوە تەئسیری لێکرێت بەوە بۆیەچێن يعني أبي نازنم يعني بداخل تو إجناك لسر راجشتي تركيا أم راجشتي شون دروس تبي شو تأثيريتك شو كاريتيك إسلامي بقول لهم راجشتي شنا إسلامي تركي وإيراني فرقيان شيء عربي فرقيان شيء شخ بيوندي كان بقضية وتراوى شيء وتراوى لم إسلامي بونا شيء نوتراوى تيجيشني أم بارتي لدى صلاة بو سنور شيء بو كرد شيء بو عرب شيء بداخل خود أماجد بيدا لقرانا وتان لقشتك لقل جنابي مامۆستا سەلاحەدین بون هندي گفتوگۆتان کرد لەناو بڵین بەفڕۆکاتنەوە یا بەسیاراتنەوە تا شۆڕناغ بەفڕۆکە و لەوێ بەسار باشە هێندەی لەگەڵێکا بوون و دانیشتن و گفتوگۆتان کردووە مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین سەبارەت بە ڕفراندۆم ئەڵێت ڕفراندۆم تعبیر بوو لەبوون باشە تورکیا چی پێوتون ئایا هیچ هیوایەک هەیە کە قۆناغی داهات و لە نێوان هەرێم و لە نێوان هەولێر و ئەنقەرە با بڵین قۆناغێک بێت هەندێک ئارامی بەخۆیەوە ببینێت بە بڕای من ئەوەی کە من هینم کرد ئەمەیە یەکەمیان منەستم نەکرد هیچ نامەیەکیان پێ بوو بێ یا ناوەگیریەکی ڕسمیەم جۆرەشتا ئەمانم هیچ هەست پێ هیچ پەیامێکیان بە مامۆستای بۆ کورد نەنابێت من هیچ هەستم پێ نەکرد من ئەو دوو ڕۆژە لەگەڵیان نەبووم هیچ مەشبی نەکرد بەڵام بەکردەوە سەفەرەکە چێتە خزمەت ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و تورکیا بەکردەوە و تۆچی بۆیە باسی ئەم شتانە ناکەین هەرێمی کوردستان وەک قوارەیەکی دەستوری وەکو گەل و وەکو هێناکە لەوێ وەکوتم ڕخنەگرتن لە ڕابردووی خۆیان نیشاندان دڵسۆزی خۆیان لە ڕابردووە ئەوەمان کرد بە قسەتان نەکردین ئەوەمان بۆ کردن واتە لێ نەکرد ئێستاش ئەمە دۆخەکەیە ئێستاش دۆخەکە بەم جۆرەیە پێویستی بە دووبارە پێناسەکردنەوەی شتەکان و دەست پێکردنەوە هەیە و ڕەنگە ئەم پەیوەندیانە باشە بنەوە
بەس پێویستی بە کاتیشە ڕەنگە ئێستا دۆخی ئێمە و ڕایگەشتی لە تورکیا ڕێگانەدا هەندێشتی زەق و ئەم جۆرەشتانە بکەین بەڵام ئیش لەسەر باشکردنی پەیوەندیەکانەکەی باشە بەنسبەت تورکیا و بەنسبەت ئێران و بەنسبەت عێراقیشەوە هەرێمی کوردستان لە پرسی ڕفراندۆم قۆمارێکی کردو و تایە دۆڕاندوویەتی بەنسبەت کورد و تاکی کوردیشەوە ڕفراندۆم قمار بوو یعنی ئەگەر مقامەرەش نەبوو بێ مقامەرە بوو سەرکێشی بوو ویستمان واقع هاتو تەکایە بەڵام دکتۆرە زۆر جوانس یانینێکی یەکێ لەو کەسانەی زۆر جوان قسەی کرد بۆ تاریخی لەم لەو کۆنفرانسەیە دکتۆر ئەحمەد ڕەمەزان بەرپرسی ڕاگەیاندنی دەستەی گشتی ئۆپۆزیسیۆنی سووریا کە پیاوێکی پاشخانی ئیسلامی بوو زۆر سپاسمان کرد ئەگەر کوردێکیش لەوێ قسەی بکردای وا قسەیە کرد کۆمەڵەشتی وتی ئەمریکەکان بۆ پشتیوانیان لە کورد نەکرد ئەوروپا بۆ پشتیوانی لە کورد نەکرد وتی ئەمان لەبەرم خاڵانەی خوارەوە یەکەم لەبەرەوەی کە ئەوان خۆیان کەمینیان هەیە زۆر بێن وڵاتان رووسیا و سین کۆمینیان هەیە کێشە بە خۆیان دروست ناکەن دووەمیان وتی ئەوروپا لە یەک کاتە ناکرێت دووەڵوەستی پێچەوانە وەرگێ پشتیوانی لە کوردستان بکە دژی کەتەلۆنیا بێت سێمیان وتی لەبەرەوەی ئێمە بەغەڵەت لە قۆناغی مەرحەلەکە تێگەیشتوین ئێمە وازانین سیراع لە هەڕۆژەڵاتی ناوڕاستە تەواو بووە ئێستا کاتی فۆرمۆڵەبوونی هاوکێشە پارچەیەکی وێنەکەکەین ئەمریکا وڵاتان مامەڵە لەگەڵ وێنە گەورەکە بەڵێ ئەمە پێمان وایە سیراع کۆتایی پێهاتوە ئێستا ناوچەکە فۆرمەڵا بێتەوە وتی هێشتا سەرەتای سیراعە قۆناغی فۆرمەڵەکردنی ناوچەکە ماوێتی کورد وای زانی گەیشتوونە قۆناغا کورد وای زانی سێمیان وتی بنێڵێم ئەترسن ئەگەر دەوڵەتی کوردستان دروست بێ محورێکی سنی گەورە دروست ببێت چکومەمانەڵێن ئەوە 10 ساڵ هەندی حزب حکومیان کرد دوایی تەوژمێک دێتە کوردستانەوە و ئەما بێ بە بەشێک لە محوەری سنی لە وڵاتە بەسم خەڵکێک بیریە کردەوە یعنی بیرکردنەوەی جوانی تیابوو بیرکردنەوەی زۆر شۆفیانە و داخراوانیشی تیابوو لە کۆنفرانسەکەیە هەند پیاوێکی تورک هات مەسەل ئەکادیمیەکی تورک قسەی بۆ کوردی بۆ تورکیا کرد کە ئەوانەی دژی چارەسەری کێشەی کوردن ئەوانە دوژمنانی تورکیان بۆ ئێمە بەسمەوەیە کە تەفسیراتی جۆراوجۆر هەبوو بۆی کە ئێمە بۆ نەماتوانیەوە بکەین ئێمە بەداخەوا خوێندنەوەکانمان هەڵەبوو ئیدارەمان بۆ ڕیفراندۆم هەڵەبوو و نەبوونی تەوافقی ناوخۆیی هەر کۆی پرۆسەکەی هەڵگێڕایەوە بەداخەوە لە لەحزەی تاریخی دیاریکرا لە هەموو ئەو قەیرانانەی تووشمان بووە گەڕینەوە بۆ چوارگۆشەی قەیران و ناتەبای نێوان لایەنەکان مامۆستا ئەمە شتێکی تریشم ینی بۆ پشتڕاست بکەیتەوە ئاماژە بەوا درێت کە ئیخوان هەوڵی نێوەنگیری لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئەدات و یەکگرتووی ئیسلامی کوردستان تەمسیل و نوێنەرایەتی ئەم کاراکە هیچ زانیارێکم لەو بارەوە نییە پێشوانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیوەندی بە ئیخوان و میخوانەوە چییە یعنی لەگەڵ ڕێزمە بۆ هەموو هێزێک و کاوان ئێستا یعنی زەبر لێدران و جۆرەشتانە بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەندەی من ئاگام لێبێت لە یعنی ئەنجومەنی جێبەجێکردنی خۆیان باسییان کردووە کە سەردانێکی وا بکەین باشە دەست پێشخەرێکی وا بکەین باشە تەنێ خزمە وڵاتەکانم بکە بڕوا ناکەمەوە ڕاست زۆر و من هیچ زانیاریم لە باشە هاوڕێیانم پێ بڵند 4 خولەکەم ماوە منیش تقریبا 4 پرسیارێکم ماوە کورد لە ئێستادا چۆن مامەڵە لەگەڵ عەبادی بکات یعنی من هێندەی تێبینیم کردووە عەبادی زۆر بەچڕی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کار لەسەر تاکی عێراقیەکات یعنی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پەیامی جیاوازیان بۆ نێرێ نابێ ئێوەی تر لەسەر کارەباتان بە مۆلیدەی لا کۆڵان و ئەهلی بێت نابێ ترەوە نایەکسان بن نابێ لە بەرامبەری یاسا جیاوازی هەبێ نابێ چی هەمووی لە بەرژەوەند یعنی کار لەسەر سۆزیانەکات و تەنانەت من حەت لەو مۆبایلەی خۆمەوە لە ماوەی 2 هەفتەیە 2 جار لە دەستەی نەزای عێراق و نامم بۆ ئاتۆڵی هاوکارمان بە نەنەهێشتنی گەندەڵی بەم ئیمێڵ و بەم ژمارە تەلەفۆنە بێ بەرامبەرە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی حکوومەت هەرێمی کوردستان و بە دیاریکراوی تر هەردوو بەڕێزان کاک نێچیروان بارزانی و کاک قوبات تاڵەبانی ئەبێت چۆن لەم یاریە سەرکەوتوو بن بیبەنەوە وەڵا گەر نەشی بنەوە یاریەکە ئەگەر معادلیش بن یعنی هاوسەنگیش بن گۆڵ بە گۆڵیش بە هەر دەستکەوت وەر سەرکەوتووە ئەگەر دۆڕانیان زۆریش نەدۆڕێنن بە بڕای من هەر باشە لەبەرەوەی کە ئێمە یاریکەری باشمان نیێستەوە بێشە لە یاریکەرێکارشمان مسابن یعنی تووشی زاماری بووین و لە تیپەکان نەماوە پێش هەموو شتێتەوە بێ گوتارێکی بەو هەمان گوتارێک لە کوردستانە هەبێ بەو جۆرە ومێدێک بۆ هاوڵاتی دروستەکەیتەوە کە گەندەڵی کە ناعەدالەتی کە خراپەکاری کە ئەوە نە هاوڵاتی لە چوارچێوەیەکی ناومێدی قەتی زبەی ئەم گوتارە ئایا هەیە
و پێویستمان يعني لە تویتەری سەرۆکی حکوومەت و جێگرەکەیە ولا لە فەیسبوکیانەوە ڕۆژێک نەمبینیوە مخاطبەی خەڵک بکات دەبزانە بە 10 12 وشە قسە لەگەڵ تاکا بکات یعنی چاول یعنی مەسمە یەکەم ئێمە پێویستیمان بە گوتاری هەیە و ئەو دوو بەڕێزە ئەبێ خۆیان ببن بە بەشە لەو گوتارە تەنها دەرەوەی ئەوان نەبێ ئەوەنجا دوایی ببێ بە بالملانەی تەقلیدی و تەفسیری پلان جەڕیبۆ بکرێت دووەم ئایا وەک کورد مامەڵە لەگەڵ بەغا کە ئەتوانێت وەک کورد مامەڵی لەگەڵا بکەن یا وەک هێزی سیاسی پرچ و بڵاو خۆ ئەگەر بە ناوی کوردی شەو کردیان هێشتا لەگەڵ لەسەر کۆمەڵەشن ناکۆکن ئەمە زۆر گرنگە ئایا ئەجەندەیەکی نیشتیمانی و پرۆژەیەکی نیشتیمانی هاوبەشمان هەبێت تێگەیشتێکی هاوبەشمان بۆ جۆری مامەڵەکردن لەگەڵم قۆناغە و پێناسەکردنی سروشتی قۆناغەکە هەیە دووەمیان ئایا ڕایەکی گشتی کوردستانی هەیە بڕای بە ئەو وەفدە و بۆ ئەجێندای و بۆ پرۆ نیشتیمانی بێ لێرە پشتیوانی لەوە بکە چوارەمیان ئایا مەسەلەی هێزە نێودەوڵەتیەکان و ئەوانەی بەرژەوەندیان لەوەیە هەرێمی کوردستان لەوە زیاتر نەبێ ئەتوانین یارمەتی دەرمان بن لەم چوارچێوەیە دووەمیان یعنی چۆن خیتابێکی شتە بێت چۆن سوننا دوێنێت چۆن شەقامی عێراقیشە دوێنی ئەمەش مەسەلەیەک باش مامۆستا کۆتا پرسیارم ئەگەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر مەمنونەوە سەبارەت بە مۆدێلی حیزبایەتی لە هەرێمی کوردستان تۆ قسەت زۆر لەسەر کرد چ لەسەر ئیسلامیەکان چ لەسەر عالمانیەکان مۆدێلی حیزبایەتی لە هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستا ینی تەنان لە شوێنێک ئاماژەت بەوە دابوو کە بۆ نمونە ینی یەکگرت و کۆمەڵ دەبێت هەڵوەشێنەوە هێزێکی سیاسی نوێی نیشتیمانی دروست بکرێت و لە قسەکانیشتە باسی ئیسلامیت کرد دیسان هێناتەوە کە بۆی لە منتیقەکە یاری بکەیت چوە تۆ ئێران تێ و تورکیا شتەیە عێراق شتێ تا ڕادەیەکی زۆر دەوڵەتێکی مەسەبیە حیزبەکانە بێ چی بکەن لە ئێستادا بە کورتی والله پرسیارێکی قورسە و من وەڵامدانەوەکەی بۆ من قورس نییە بەڵام بە بڕای من بۆ حیزبەکان قورسە من ساڵی 2000 بە کاک مەسعود بەرزانیم و لە داریشتێکی ئەنجومەنی وەزیرانە لە سەری ڕژ وتم کاک مەسعود جەنابەت زۆر باسی ئیسلاحەکەی بەس من دڵنیاتەکەمەوە هەتا ئیسلاحی حیزبی ڕوونەدا لە کوردستانە حکوومەت ئیسلاح ناکرێت پێشمەرجی ئیسلاح حکوومەت لە کوردستانە ئیسلاحی حیزبیە ئەبێ وە دروستکردنی پەیوەندیەکی نوێیە لە نێوان حیزب و حکوومەتە تێگەیشتنێکی نوێ بۆ دەسەڵات و بۆ حیزب و بۆ نیشتیمان و بۆ هەوڵاتی بۆ ئەم جۆرە شتانە من بەداخەوە تا ئێستا ئیسلاحێکی حیزبی لەو جۆرە نابێنم زۆر گرنگە تەبیعی لەدایکە بێ لە دوا ڕۆژە لەدایکە بێ زۆر گرنگە ئێمە حیزبێکمانە بێ یعنی ڕنگدانەوەی جێبەجێکردنی ئەرکە نیشتیمانیەکان ئەرکە دیموکراتیەکان ئەرکە خزمەتگوزاریەکان بێ بار نەبێ بەسەر کۆمەڵگاوە بەڵکو کەناڵ بێ بۆ تعبیرکردن لە خواستەکانی کۆمەلگا لە ئەستە جۆرەکان مامۆستا ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەتوان زۆر سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ کات و دەرفەتەی بە ئێمە و بینەرانە ماندوونە من بەڵێ بینەرانی عزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکەیەوە کوردستان لە ئەمانەتی خوادا بێت